ئەو وەزیرە بەریتانیای ڕێی کۆز دەگرێت گەیشتە هەولێر. حکوومەتی هەرێم بەرامبەر وەرگرتنی پارە پشتیوانی پلانەکەی بۆ ڕێگری لە کۆچی گەنجانی کورد دەکات. کۆچ بۆ دەرەوەی وڵات بۆتە دوایین ژاردەی گەنجانی کورد بۆ ڕزگاربوون لە دۆخی خراپی کوردستان. ئێستا حکوومەتی هەرێم دەیەوێت ئەو دەرگایش بەڕووی گەنجانی کورددا بخات، زیاتر لەوش بازرگانی پێ بکات و پارەی پێوەربگرێت. درەنگانی دوێنێ ئێوارە وەزیری ناوخۆی بەریتانیا کە لە کارنامەی خۆی بەڵێنی داواڕێ لە کۆچی نایاسایی بکات گەیشتە هەولێر و لەگەڵ سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت کۆبوویەوە. هەنگاوەکە لە کاتێکدایە هەفتەی ڕابردوو بەریتانیا بڕیاریدا پارە بە سێ حکوومەت بدات بۆ ئەوەی ڕێ لە کۆچی نایاسایی بگرن بۆ بەریتانیا، یەکێکیان هەرێمی کوردستانە. هەفتەی ڕابردوو ڕۆژنامەی تایمسی بەریتانی بڵاوی کردەوە ئیڤیت کوپەر بودجەیەکی ملیۆن یۆرۆی تەرخان دەکات بۆ ئەوەی وەک هەماهەنگی و پاراستنی یاساییش بەسەر حکوومەتی هەرێم، تورکیا و ڤێتنام دابەش بکات تا لای خۆیان ڕێگری لە کۆچی نایاسایی بکەن. ئامانجی پرۆژەکەی بەریتانیا لەگەڵ هەرێمی کوردستان بۆ ئەوەیە هەلی کار بۆ گەنجان لە وڵاتی خۆیان بڕەخسێنرێت لە ڕێی دامەزراندنی چەندین پرۆژەی جیاواز بۆ ئەوەی بیر لە ڕۆیشتن بۆ بەریتانیا نەکەنەوە. بە گوێرەی راپۆرتەکەی تایمز، حکوومەتی بەریتانیا دەیەوێت چەند ڕێکەوتنێکی هاوشێوەی ئەو ڕێکەوتنە بکات کە ئیتاڵیا لەگەڵ لیبیا و تونس کردوویەتی و زیاتر لە 100 ملیۆن یۆرۆی خەرج کردووە کە پلانەکەشی سەرکەوتوو بووە و ڕێژەی کۆچی نایاسایی کەم کردوتەوە.